4 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دەست بەکاربوونی عەبدوڵڵا نەورۆڵی یەکەم پارێزگاری یەڵەبجە. لە دوای 4 ساڵ و دەست بەکاربوونی 2 پارێزگاری دیکە هێشتا پارێزگانوویەکە وەک پێویست ئاوڕی جدی لێ نەدراوەتەوە و بە فیعلی بڕیاری بە پارێزگابوونی جێبەجێ نەکراوە. بە شێوەیەک بەرپرسانی ئیداری پەیامی ڕەخنە ئامێزە ڕاستی حکوومەت دەکەن کە تا ئێستا نەیانتوانیوە کێشەکانی بەردەم بە پارێزگابوونی شارەکە چارەسەر بکەن. ئێمە ڕخنەی خۆمان هەیە سەبارەت بە بەدەمەوە نەهاتنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەک پێویست بەدەم هەڵەبجەوە و زۆرێک کە توان بڵێم لە 150 ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پێویست بووە لەگەڵ گشتیەکانە لە هەڵەبجە بکرێتەوە نەکراوەتەوە و ئەوەشی کە فەرمانی بۆ دەرچووە بەداخەوە کۆمەڵێک ئەتوانم بڵێم ناوی لێ بنێم عەرقەلە کە لە فەرمانەکانە هەیە کە نەدامەزراندنی بۆ ئەنجام ئەدرێن نە بەتەنسیب کەسانی بۆ نەقڵ ئەکرێن نە ڕێخستنەوەی فەرمان دەسەڵاتەکانی ڕێخستنەوەی میلاک دەسەڵاتەکانی دراوە بە پارێزگاری هەڵەبجە نە بینای بۆ دابین نەکرێن نە تەسیسەکرێ لەبەرەوە لە 150 کەیشی هێشتا وەکو نەکەوتوێتە بواری دەست بەکاربوونیانەوەشی دەست بەکاربوون کۆمەڵێک کێشەی زۆریان هەیە لە نەبوونی میلاکە کە بە ژمارەیەکی زۆر کەمەوە ئیدارەیەەکە. هەڵەبجە وەک پارێزگا تا ئێستا لەلایەن حکوومەتەوە ئاوڕی پێویستی لێ نەدراوەتەوە. ئەمە قسەی مامۆستایەکی زانکۆی هەڵەبجەیە. بە شێوەیەک هەموو چین و توێژەکان داوا دەکەن کار بۆ کاراکردن و بوژانەوەی هەڵەبجە لە گشت سێکتەرەکان بکرێت و چیتر کەم تەرخەمی بۆ پێشکەوتنی پارێزگانوویەکە نەکرێت. بەداخەوە بەهۆی ئەو کێشانەی بەسەر حکوومەتی هەرێم هات دوای بڵێن بە پارێزگابوونی هەڵەبجە بە تایبەتی لە دوای 2014 و بڕێنی بووجە و هاتنی داعشوانە تەسەوڕەکەم وەکو پێویست نەتوانرا ئاوەڕ بدرێتەوە لەم شارە. بەڵام ئەگەر هەنگاوەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بگێرێتە بەر ئینشەڵا ینی تەمە ناکەین حکوومەت بەجددی ئاوەڕی لێبێتەوە بیکات بە ئەو لەوێتی کارەکانی ینی لە ڕووی مادی و معنیشەوە ئەم شارە بەرەوە پێشەوە بڕات لە هەموو سەرجەم سێکتەرەکانی بە پارێزگابوونەوە بۆ ئەم شارە. ئەین پێویستە هەڵەبجە شتی زۆری بۆ بکرێت ئەو هەموو قوربانی کە هەڵەبجە یاوێتی ژێرخانی ئابووری بژێنرێت لایەنی ئابووری بەرەو پێشەوە ببرێت. ئەمەش ینی هەمووی بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە تا ئێستا نەکردەوە بە پارێزگای هەڵەبجە هیوادارم لە ئایندای بیکاتوم پارێزگا پشتگوێ نەخات. بەڵێ بە کتاب پارێزگای هەڵەبجە لە پاڵ بەڕێکردنی پارێزگارەکانیدا زیاتر پێویستی بەکارکردن هەیە بۆ ئەوەی لە گشت بوارەکانی بڕارداندا وەک پارێزگا بناسێنرێت. بودجەی پێویست و پرۆژەی خزمەتگوزاری و بواری ئابووری و بازرگانی و بوژانەوەی کشت و کاڵی تێدا بێنرێتە دی. بە وتەی هاوڵاتیانی شارەکەش ململانەی حیزبی و لایەنەکان تا ئێستا ڕێگر بووە هەڵەبجە وەک پارێزگانوویەکە ئێرەم کارا بێت و خەونی هەڵەبجەیەکان بێنێتە دی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.